کەسانێک دەبینی بەهۆی دەسەڵاتەوە، بەهۆی بەرپرسیارەتی و مەسئولیاتەوە تەماشا دەکەی لە خۆیان بایی بوونە تەکەبوریانەیە، خۆیان بە گەورە دەزانن. مرۆڤی وایە سوبحان الله ئیمزایەکی قەڵەمێکی بدە بەدەست ئەوەی تر خەڵ ناناسی، چۆن ئەڵێ بەلوت قسەیەکە، بەلوت هیچیش نییە. بزانە زۆربەی دوژمنانی خوا دەسەڵاتدار بوون. خوای گەورە کەم کەس ئەکاتە دەسەڵاتدار کە خۆشی بوێ. دڵنیا بن لەوە هەزارەها و ملیۆنەهای وەکو فیرعەون و نەمرود و نازانم کێ هەبوون لەسەر زەویە، ئەبوو جەهل و کێ دوژمنی خوا بوون. بۆیە کاتێک کە خوای گەورە دەسەڵاتێکت پێ ئەدا تاقیکردنەوەیە. بەڵام دڵنیا بە لە ڕۆژی قیامەت ئاڵێ خۆزگایە دەسەڵاتم نەبوایە. بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتوە فەرمی ئەی ئەبوو ذەڕ ئامۆژگاریت ئەکەم قەت گەورەیەتی دوو نەفەر نەکەی، دوو نەفەر نەبیتە گەورەی دوو نەفەر نەیکی، بۆ قیامەتت خراپە. کەواتە لە خۆت بایی مەبە. کاتێک کە خوای گەورە دەسەڵاتێکی پێت بەخشیوە پیاو بە، بەڕەحم بە، چاک بە، زاڵم مەبە، دز مەبە، بێویژدان مەبە. خۆت بە گەورەی خەڵک مەزانە، چونکە ڕۆژێک دێ خوای گەورە بچووکت دەکاتەوە. کەسانێک زۆر هەیە بەهۆی دەسەڵاتێکەوە ئیتر گەورە بێ یا بچووک لە خۆی بایی دەبێ و لە خۆی دەرئەچێت. سنووری خوا دەبەزێنێ، ئەوەی خوا پێی خۆشە جێبەجێی ناکە، ئەوەی شەیطان پێی خۆشە جێبەجێی دەکا، سەرنجامەکەشی پەنا بەخوا ڕوون و ئاشکرایە قیامەتێکی سەخت و پڕ لە ئاگرە.